پەیامبەر نووسینی جوبران خەلیل جوبران وەرگێڕانی توانامی گەیشتنی کەشتیەکە موستەفا هەڵبژێردراوی خۆشەویست بەرەبەیانی ڕۆژگاری خۆی بوو 12 ساڵ لە شاری ئۆرۆفالیزدا چاوەڕێی گەڕانەوەی کەشتیەکەیە کرد تا بیباتەوە بۆ دوورگەیەک کە زێدی خۆی بوو. لە 12مین ساڵیدا لە وەرزی خەرمان هەڵگرتندا لە ڕۆژی 7 ئەیلولدا بە سەرگردی دەرەوەی شورای شاردا سەرکەوت تەماشای دەریای کرد. بینی کەشتیەکە لە نێو تەمومشدا وا خەریکە دەگاتە کەنار. ئیدی دەواازەکانی دڵی کەرانەوە و خۆشحاڵی وەک باڵندەیەک بەسەر دەریادا فڕی. ئەمڕا چاوەکانی داخست و لە دڵی خۆیدا سوپاسی بێدەنگی ڕۆحی کرد. بەڵام کاتێک لە گردەکاتە خوارەوە دڵتەنگیەک سێبەری کرد بۆ سەری. لە دڵی خۆی داوتی چۆن ئاسوودە و خۆشحاڵەیە رەجێ بهێڵم. نەخێر بێجێهێشتنی برینێک لە ڕۆحمدا ئەم شارە جێ ناهێڵم. چ ڕۆژگارێکی پڕ لە ئازارم لە نێو ئەم شارەدا بەسەر برد، شەوگارێکی درێژ و بەتەنیا تیادا گوزەران. کێ ئەتوانێت دەستبەرداری ئازار و تەنیایی خۆی بێ، دڵی بۆیان تەنگ نەبێ. زۆربەی پارچەکانی ڕۆحم لەم کۆڵانانەدا بەجێهێشتووە. زۆربەی خواستەکانی مناڵیم بەسەرم گردەدا بە پێی پەتی هەڵگەڕاون. خۆ ناتوانم بێخەم لێرە بەجێیان بهێڵم. ئەمڕۆ بەرگێک نییە لەبەر خۆم دای بکەنم، بەڵکۆمە پێستێکە کە دەبێ بیدەڕم. ئەمە خەیاڵێک نییە پشتگوێی بخەم، بەڵکو دڵێکە کە شیرینی برسێتی و تینوێتی چەشتووە. بەڵام سەرڕای ئەمانەش ناتوانم لەمە زیاتر درنگ بکەوم. دەریا هەروەک چۆن هەموو شتێک بەلای خۆیدا ڕاکێشێ، ئاوهاش من بانگەکە دەبێ سواریم کەشتێ ببم، چونکە گەرچی کات ژمێرەکانی شەو سووتێنەرن، بەڵام ئەگەر بمێنمەوە دەیبەستم، دەبم بە بلور و کریستاڵ و گەردم تێکەڵیم خاکا بێتەوە. خۆزگە بمتوانی بە هەموو شتێکی ئێرە لەگەڵ خۆمدا بەرم، بەڵام چۆنەکرێ؟ دەنگ ناتوانێ لێ و زمان لەگەڵ خۆیدا هەڵبگرێ، ئەگەرچی ئەمان پەڕووباڵیشیان بەو بەخشیوە. دەبێت تەنها بە دوای یەکسیرێکدا بگەڕێم، هەروەک چۆن هەڵۆ بێلانە و تەنیا ڕۆ خۆرە فڕێ. کاتێک گەیشتە دامێنی گردەکە جارێکی تراوڕیدایەوە بۆ دەریا و تەماشای کەشتێکەی کرد کە خەریک بوو دەگەیشتە لەنگەرەکە. دەریاوانەکان و هاونیشتیمانیەکانی خۆی بینی لە تەختیایی کەشتێکەدا ڕاوەستا بوون. ڕوحی گریا و بەدەنگێکی بەرز پێی وتن ئەی نەوەی دایکە دێرینەکەم، ئەی سوار چاکانی شەپۆل، چەندان جار لە خەونمدا کەشتیتان ئاوشتووە و ئێستا لە بێداریمدا کە شیرینترین خەونی منە دەجەنگێ. من ئامادەی ڕۆیشتنم و چارۆکەی هەڵدراوی تاسەم چاوەڕی بادەکە. تەنها ناسەیەکی تر لەم هەوایەدا هەڵدەمژم و بە نیگایەکی سۆزامێز ئاور بۆ دواوە دەدەمەوە. ئەو کاتە لە نێو ئێوەدا ڕادەوەستم و وەک دەریاوانێک لە نێو دەریاکاندا. تۆش ئەی دەریای پانوبەرین، ئەی دایکی بێخەو کە بە تەنیا و ئارام و ئازاد دەیت و دەچیت، ڕووبار و جۆگەلە لە تۆیە. ئەم جۆگەلەیەش تەنها پێچێکی تری لەبەرماوە، خوڕەیەکی تری ناودارستان. ئەو کاتە منیش بەڕووتی دێم وەک دڵۆپێک ئاوی ناکۆتا بۆ نێو زەریەکی ناکۆتا. کاتێ هەنگاوی دەنا لە دوورەوە هەندێک ژن و پیاوی بینی لە کێڵگە و ڕەوەزەکانیانەوە ڕۆ دەروازەی شار تاویانەدا. هاوارەکانی بیستن کە لە کێڵگەیەکەوە بۆ کێڵگەیەکی تر بانیانە کرد کەشتێکە هات. ئەویش بەخۆی وت ئایا ڕۆژی دابڕان هەمان ڕۆژی دیدارە؟ ئایا ئێواری وەختی من
هەمان گزنگی بەرەبەیانی منە. کەواتە من چی بۆ خەڵکە بڵێم کە پێگۆشیان وەستاندووە و گاسنیان لە نێو کێڵگەکاندا بەجێهێشتووە؟ ئایا دڵی من دەبێتە درەختێکی پەڕبەر تا میوەکەی بچنەوە و بیبەخشماوان؟ ئایا خواستەکانم وەک کانیەک هەڵدەقوڵێن تا گۆزەکانی ئاوی لێپڕ بکەم؟ ئایا من چەنگێکم کە پەنجەی قەدەر توانەکانم دەژەنێ، یان شمشاڵێک کە هەناسەی ئەو بەنێو مندا دێت؟ ئایا من گەڕیدەی بێدەنگیم؟ لەم بێدەنگیمدا چ گەنجیەکم دۆزیوەتەوە کە بە متمانەوە بەسەر خەڵکدا دابەشی بکەم؟ ئەگەر ئەمڕۆ ڕۆژی بەرهەموو چنینەوەیە، لە کام خاک و لە کام وەرزی بیرچوونەوەدا تۆکەیم وەشاندووە؟ ئەگەر بەڕاستی ئەمە وساتە بێ کە دەبێت چراکەمی تێدا بەرز بکەمەوە، ئایا ئەوەی لە نێو چراکەدا دەگەڕێ ئاگری منە؟ من ئەو چرا خاڵی و خامۆشە بەرز دەکەمەوە کە دەبێت پاسەوانی شەو پڕۆنی بکات و دایگرسێنێ. ئەوە قسەکانی سەرزاری بوو، بەڵام زۆر قسەی تر لە دڵیدا مابوو کە نەیەتوانی دەریان بڕێ، چونکە نەیەتوانی نهێنی دەرونی خۆی بهێنێتە زمان. کە ڕووە و شارڕۆیشت، هەموو خەڵک لە پێشوازیدا بەرەو پیری هاتەبوون و بەیەک دەنگ هاواریان بۆ دەکرد. پیرانی شار هاتنە پێشەوە وتیان: بەجێمان مەهێڵە، تۆ دڵنەوایی نیوەڕۆیەک بووی لە بەرزەخی بێڕەنگیماندا، لاوێتیت شکۆی خەیاڵێک بوو لە خەونە ئاڵۆزەکانماندا. تۆ لە نێو ئێمەدا نەبێگانەی تو نەمیوانی، تۆ کوڕی شیرینی ئێمەی. ئێستاش مەهێڵە، چاومان تینووی دیدارت بێ. ژن و پیاوانی و ڕۆحانی ژووتیان: مەهێڵە شەپۆلەکانی دەریا تۆ لە ئێمە بکا و ساڵانی مانەوەت تەنها ببێ بە یادگاریەک. تۆ ڕوحێک بووی بەنێوماندا دەگەڕایی، سێبەرت نورێک بوو ڕوخسارمانی ڕووناگە کردەوە. ئێمە تۆمان خۆش دەوێ، ئەگەر چی سۆزی ئێمە لاڵە و تا ڕادەیەک بەسەر ڕوخساریەوەیە، لێ ئێستا تۆ بە دەنگێکی بەرز بام دەکا و لە بەردەمتدا ڕوت دەبێتەوە. هەمیشەوا بووە کە خۆشەویستی قۆڵای خۆی نازانێ تا ساتی ماڵاوایی و جابوونەوە. خەڵکانی تریش هاتن و لی پاڕانەوە، بەڵام ئەو وەڵامی نەدانەوە، تەنها سەری دانەوان. ئەو کەسانی لە بەردەمیدا ڕاوەستا بوون بینیان فرمێسک لە چاویەوە تکە دەکاتە سەرسینەی. ئەمڕا ئەو خەڵکەکەی بەرەو گۆڕەپانی مزنی بەردەم پەرزگا برد. لە میحرابی پەرزگاکەوە ژنێک بە ناوی میترا هاتە دەرەوە. کاری ئەو ژنە پێشبینیکردن بوو. ئەم بە میهرەبانیەوە لێڕوانی، چونکە میترا یەکەم کەس بوو کە هەمانە و ڕۆژەی ئەم پێی خستە ئەم شارە، ئەو بەرەو پیری ڕۆیشت و باوەڕی پێهێنا. ژنەکە سڵاوی لێکرد و وتی: ئەی پەیامبەری خوا، ساڵەهای ساڵ چاوەڕێی کەشتێکە بووی، ئێستاش هاتووە و دەبێ بڕۆیی. تاسێکی قۆڵت بۆ نیشتیمانی یادگاریەکان و شوێنگەی خواستە مەزنەکانت هەیە. سۆزی ئێمە نابێتە ڕێگر و ویستیشمان تۆ ناگەڕێنێتەوە، بەڵام بەر لەوەی ئێمە جێبهێڵی داوات لێ یەکەین هەندێک شتمان فێر بکە، خۆمان لە خۆماندا ئاشکرا بکە. ئێمەش ئەو ڕاستیە بۆنەوەکانمان دەگێڕینەوە و ئەوانیش بۆنەوەکانیانی بگێڕنەوە تا هەرگیز لە ناو نەچێ. تۆ لە تەنیاییدا ڕۆژگاری ئێمە دیوە و لە بێداریدا گریان و پێکەنینە شاراوەکانی ئێمە دیوە. کەواتە ئێستا خۆمان لە خۆمان ئاشکرا بکە و لەبارەی ئەوەی لە نێوان لەدایک بوون و مەرگدا ڕوودەدا فێرمان بکە. ئەویش وەڵامی دایەوە: ئەی خەڵکی ئۆرفالیس، من دەربارەی چی دەتوانم بۆیەوە بدوێم جگە لەوەی کە لە ڕوحتاندا دەگوزەرێ؟
خۆشەویستی. ئەوجا میتراوتی لەبارەی خۆشەویستیەوە بۆمان بدوێ. ئەو سەری هەڵبڕی و تەماشایەکی خەڵکەکەی کرد کە بێدەنگی باڵی بەسەردا کێشابوون. ئەمڕا بەدەنگێکی بەرزوتی کاتێک خۆشەویستی سەراپاتانەتەنێ شوێنی بکەون، هەرچەندە ڕێگەیەکی دژوار و ناهەموارە کە باڵی بۆ کردنەوە ئێوەش لە ئامێزی بگرن، ئەگەر چی ڕەنگەشم شێرێک لە نێو پەڕەکانیدا شاردرابێتەوە و برینداریشتان بکە. کە قسەتان لەگەڵەکە گوێی بۆ ڕادێرن، ئەگەر چی ڕەنگە دەنگەکەی خەوەکانتان ورد و خاش بکە، هەروەک چۆن بای باکووری باخەکان وێرانەکە، چونکە خۆشەویستی ئەو کاتەی تاجی شادیتانە خاتە سەرسەر لە خاچیشتانەدا. هەروەک چۆن پەروەردەتانەکە ئاواش هەرستان پێهێنێ، هەروەک چۆن بە باڵاتانە هەڵەزنێ و ناسکترین چڵتان لە خۆرەتاودا لەرزێنێ، هێندەش بە ڕەگ و ڕیشەتانە ڕۆچێتە خوارێ و ڕاتانەوەشێنێ. وەک گەنمەشامی لە باوەشتانەگرێ، لە بێژمتانەدا و لە توێکڵەکانتان ئازادتانەکە، ئەتان هاڕێ و ئەتان کا بە ئارد، ئەتان کا بە هەویر و ئەتان شێلێ. ئەو کاتەش ئەتان سپێرێ بە ئاگری پیرۆزی خۆی تا نانێکی پیرۆستان لێ دەربچێ لەسەر خوانی مبارەکی خوداوەند. خۆشەویستی هەمووانەتان بەسەردا دێنێ تا پێی بنهێنی دڵتان ببەن و بەو زانستەوە بیگۆڕن بۆ پارچەیەک لە ژیان. بەڵام ئەگەر ترسن و تەنها بە دوای ئارامی و چێژی خۆشەویستیدا ئەگەڕێن، ئەوە چاکتر وایە جەستەی ڕوودتان داپۆشن و لە تیغی تیژی خەرمان کوتی خۆشەویستی دوور بکەونەوە، ڕووبکەنەوە جیهانە بێوزەیی کە تیایدا پێدەکەنن، بەڵام تەواوی پێکەنینەکەی خۆتان ناهێنە سەر لێو. ئەشگرین بەڵام هەموو فەرمیستەکانتان ناڕێژن. خۆشەویستی نەیش دەبەخشێ جگە لە خۆی و نەیچیش وەردەگرێت جگە لە خۆی. خۆشەویستی نەبەندی موڵکە و نەسەودای خاوەنداریەتی. خۆشەویستی لەسەر بنەمای خۆشەویستی پایەدارە. کاتێک ئەڤیندار دەبن مەڵێن خوداوەند لە دڵی مندایە، بەڵکو بڵێن من لە دڵی خوداوەندا. واگومان مەکەن کاتوان خۆشەویستی بەڕێوە ببن، چونکە ئەگەر خۆشەویستی ئێوە بە شایستە بزانێ ئەو بەڕێوەتانە بە. خۆشەویستی خۆی ئارەزووە، هیچ ئارەزوویەکی تری نییە جگە لەوەی خۆی بهێنێتە دی. بەڵام ئەگەر خۆشەویستیتان کرد دەبێ خواستێکتان هەبێ، ڕێگە بدەن با ئەمانە خواستەکانتان بن، بتوێنەوە و ببن بە ئاو، وەک ئەو جۆگایە ڕەوان بن کە گۆرانی بۆ شەوەڵێ. ئامادە بن ئازاری زیاتر لە سۆز تێدا وەرگرن، چونکە زام تێگەیشتنە لە خۆشەویستی. چێژ لەم خوێنبەخشینە ببن، سپێدان بێدار بن بە دڵێکی ئامادە و بۆ فڕین. سوپاسی خوداوەند بکەن بۆ ڕۆژێکی تری خۆشەویستی. لە نیوەڕۆیاندا ئاسوودە بن و بە قوڵای خۆشەویستیدا ڕۆچن. ئێواران بە سوپاسەوە بۆ ماڵەوە بگەڕێنەوە. ئەو کاتەش دەچنە جێگا و دەتانەوێ بنون بە ئاوازی ستایش ئامێز نزا بۆ ئەو کەسە بکەن کە خۆشتانە. هاوسەرێتی. لەم کاتەدا میتراجارێکی تر هاتەوە گۆوتی دەربارەی هاوسەرێتی بۆمان بدوێ. ئەی مامۆستا، ئەویش وەڵامی دایەوە. ئێوە پێکەوە لە دایکە بن و بۆ هەمیشە پێکەوە مێننەوە تاو کاتەی باڵەسپیەکانی مەرگ لە یەکتان جیاکاتەوە. بەڵێ ئێوە
تەنانەت لە یادگەی بێدەنگی خوداوەندیشدا پێکەوەن. بەڵام کاتێ پێکەوەن مەودایەک لە نێوانتانە ڕاگرن، بێڵن باکانی ئاسمان لە نێوانتاندا سەما بکە. لەگەڵ یەکتریدا خۆشەویستی بکەن، بەڵام لە خۆشەویستیتاندا کۆسب بۆ یەکتر دروست مەکەن. بێڵن خۆشەویستی وەک دەریایەک لە نێوان کەناری ڕۆحی هەردووکتاندا شەپۆل بدە. جام یەکتری پڕ بکەن، بەڵام لێک جام مەخۆنەوە. نانی خۆتان بە یەکتری ببەخشن، بەڵام لێک تیکە نان مەخۆن. پێکەوە گۆرانی بڵێن و سەما بکەن و شاد بن، بەڵام ڕێزی تەنیایی یەک بگرن. هەروەک چۆن تاڵەکانی عود لە یەکتری گیان، بەڵام بۆ ژەنینی ئاوازێک پێکەوە هاتوێن. دڵی خۆتان بە یەکتر ببەخشن، بەڵام نەک بۆ پاراستن، چونکە تەنها دەستی ژیان دەتوانێت بتان پارێزێ. لە کەنار یەکتردا بوەستن، بەڵام مەنووسێن بە یەکەوە، چونکە پایەکانی پەرزگا لە دووری یەک ڕاوەستاون. پێکەوە بن، بەڵام مەچنە ژێر سێبەریەک. ئاخر شنار و داربەڕوو لە ژێر سێبەری یەکتریدا گەشە ناکەن. مناڵ. لەم کاتەدا ژنێک کە مناڵێکی ساوای بە باوەشەوە بووتی دەربارەی مناڵ قسەمان بۆ بکە مامۆستا. ئەویش لە وەڵامدا وتی مناڵەکانی ئێوە مناڵی ئێوە نین، ئەوان کوڕ و کچی خواستێکن کە ژیان لە خۆی دەگرێ. ئەگەر چی مناڵەکان لە ڕێگەی ئێوە دێنە ناو جیهانەوە، بەڵام لە ئێوە نین. سەرڕای ئەوەی لەگەڵ ئێوەدان، بەڵام موڵکی ئێوە نین. ئێوە توانن خۆشەویستی خۆتیانیان بدەنێ، بەڵام هەرگیز ناتوانن ئەندێشەکانیان بەسەردا بسەپێنن، چونکە ئەوان ئەندێشەی تایبەت بەخۆیان هەیە. ئێوە توانن جەستەیان لە ماڵەوە زیندانی بکەن، بەڵام هەرگیز ناتوانن ئەوە لەگەڵ ڕوحیاندا بکەن، چونکە ڕوحیان ماڵی لە سبەیدایە و ئێوە هەر بەخەویش ڕێتان لەو ماڵە ناکەوێ. ئێوە توانن هەوڵ بدەن خۆتان وەکو ئەوان لێ بکەن، بەڵام هەوڵ مەدەن ئەوان وەکو خۆتان لێ بکەن، چونکە ژیان نەبۆ دواوە دەگەڕێتەوە و نە لە ئەمڕۆدا وەستێ. ئێوە کەوانێکن مناڵەکان وەکو تیرێک بە ئێوە دەهاوێژرێن. تیر هاوێژ نیشانەکەی لە ڕێڕەوێکی بێکۆتادا دەبینێ، ئەو جاکەوانی خۆی دەچەمێنێ و تیر تیژپەڕانە بە هەوادا دەفڕێ. بێڵن چەبانەوەتان بەدەستی تیر هاوێژەوە خۆشحاڵانە بێ، چونکە ئەویش بەو تیر و کەوانی بەدەستیەوەیەتی خۆشەویستی دەهاوێژێ. بەخشین. لەم کاتەدا پیاوێکی دەوڵەمەند وتی لەبارەی بەخشینەوە قسەمان بۆ بکە. ئەویش لە وەڵامدا وتی هەرچی لە سەروەت و سامان دەیبەخشن کەمە، ئەوەی لە ڕوحتان دەیبەخشن زۆرە. چونکە موڵک و ماڵ چییە جگە لەو شتەی دەیشارنەوە بۆ سبەی؟ سبەی چ سوودێکی هەیە بۆ سەگە قایمکارەی کە هێزقانێک لە ژێرلمی بێناو نیشانی بیاباندا دەشارێتەوە و اینجا دوای کاروانی دیدەنکاران دەکەوێ بۆ شاری پیرۆز؟ ئایا ترس لە پێویستی هەمان پێویستی نییە؟ ئایا ترس لە تینوێتی لە کاتێکدا کانیەک پڕ لە ئاوە ترس لە تینوێتی و تێربوون نییە؟ خەڵکانێکن زۆریان هەیە و کەم دەبەخشن، بۆ ناوبانگ دەبەخشن. ئەم خواستە شاراوەی بەخشین ئالوودەیانەکە. خەڵکانێکیش هەن کەمیان هەیە و هەمووی دەبەخشن. ئەم جۆرە کەسانە باوەڕیان بە ژیان و بەرەکەتی ژیان هەیە و هەرگیز دەستیان خاڵی نابێ.
خەڵکانێکن بە خۆشحاڵیەوە دەبەخشن و پاداشتیان شادی دەبێ، خەڵکانێکیشەن بە ئازارەوە دەبەخشن و ئەو بەخشینە پاکیان نەکاتەوە. خەڵکانێکی تر هەن دەبەخشن و لەو کارەیان نەچێژ وەرەگرن و نازارە چێژن، تەنانەت نیازی پاداشتیشیان نییە. ئەو جۆرە کەسانەوە گەو دەرەختەوان کە لە دەربەندێکی دوورەوە عەتری خۆی بە نەسیمە بەخشێ و هەوا بۆن خۆشەکە. لە شکۆی دەستی ئەم کەسانەیە خوداوەند دێتە گفتوگۆ و لەو دی و چاوی ئەو کەسانەوەیە زەردەخەنە بۆ زەویەکە. بەخشین لە بەرامبەر داوا لێکردندا چاکەیە، بەڵام بەخشین بێ داوا لێکردن و لە هۆشیاری خۆتەوە چاکترە. بۆ بەخشندەکان بەهای بەدەستێنانی شادی خەڵک لە شادی بەخشین زیاترە. ئایا شتێک شگەبن کە نەتوانن بیبەخشن؟ ئەوەی لە ئێستادا هەتانە ڕۆژێک دەبێ بیبەخشن، کەواتە چاکتر وایە هەر ئەمڕۆ ئەو کارە بکەن بۆ ئەوەی وەرزی بەخشین لە تۆ دەست پێ بکە، نەک لە میراتخۆرەکانتەوە. ئێوە زۆر جار دەڵێن دەیبەخشین، بەڵام بۆ کەسی کە شایستەیە. کەچی درەختی بەرداری باخەکانتان وا ناڵێن، ئەوان دەبەخشن چونکە دەزانن بەخشین ژیانە، نەبەخشین مەرگ. بێگومانە و کەسەی کە شایستەی شەو و ڕۆژ بێ بە هەمان شێوە شایستەی بەخشینی تۆیە. ئەو کەسەی شایستەی خواردنەوەی ئاوی دەریای ژیان بێ شایستەی ئەوەیە جامی خۆی لەو جۆگە لە باریکەی تۆ پڕ بکە. کام تاوان لەو تاوانە مەزنترە لە بەرامبەر کەسێکدا کە بە دڵنیاییەوە پێویستی بە بەخشینی تۆیە پێی بڵێی نەخێر. مەگەر تۆ کێی کە دەبێ خەڵکی یەخەی خۆیانت بۆ دادەڕن و تارا لەسەر شکۆیان دابدەن تا تۆ بەهای ڕوت و شکۆی بێ شەرمیان ببینی؟ یەکەم جار خۆت هەم بەخشندە بە و هەم شایستەی بەخشین بە، چونکە ئەوە ژیانە کە دەبەخشێت. تۆ کە خۆت بە بەخشندە زانی جگە لە شایەتێک زیاتر هیچی ترنی. ئێوەش ئەی ئەوانەی بەخشین وەرەگرن، وەریگرن و سپاسگوزار مەبن، نەوەک بارێکی قورس بخەنە گەردنی خۆتان و بەخشندەکەشەوە. لەگەڵ بەخشندە بەسەر باڵی بەخشینەوە هەردووکتان بفڕن. زیادەڕەوی لە سوپاسکردندا گومانکردنە لە گەوهەری بەخشندەیی کە دایکێکی میهرەبانی وەک زەوی و باوکێکی مەزنی وەک خوداوەند هەیە. خواردن و خواردنەوە. لەم کاتەدا پیرەمێردێکی خاوەن کاروان سەرا وتی دەربارەی خواردن و خواردنەوە بۆمان بدوێ. ئەویش لە وەڵامدا وتی خۆزگا بتانتوانی با بە عاتری خاک بژین، هەروەکو چۆن ڕووەکەکان بە تیشکی خۆرەژین. بەڵام لەبەرەوەی لە پێناو خواردندا دەبێ بکوژن و تونێتی خۆتان بە بڕینی شیری دایک لە مناڵ بشکێنن، کەواتە ئەم کارەوەک پەرستشە گەنجام بدەن. لێگەڕێن لە پێناوە شتەی کە لە بوونی مرۆڤدا پاکتر و بێگوناهترە سفرەکانتان میحرابێک بن بۆ قوربانیکردنی بێزمانە پاک و بێگوناهەکانی دەشت و دەر. کاتێکیان لەوەرێ سەرەبڕن لە دڵی خۆتاندا پێی بڵێن هەمانە و هێزەی تۆ کوژێ، منیژە کوژێ، هەمانە و یاسایەی تۆی گرفتاری دەستی من کردووە، منیش گرفتاری دەستێکی بەتواناترەکە. خوێنی تۆ و خوێنی من نییە، ئەوەی دەڕژێ شیلەی ڕەگیداری بەهەشتە. کە گاز لە سێوێگەگرن لە دڵی خۆتاندا پێی بڵێن تۆ کانت لە جەستەی مندا دەڕوێن و چرۆکانی سبەینێت لە دڵی مندا دەپشکوێن. عەتری تۆ دەبێ بە هەناسەی من و ئیتر من و تۆ لە هەموو وەرزەکاندا پێکەوە هەنگ دەگژێڕین. پایزان کاتێک ترێ ڕەزەکانتان بۆ گوشین دەچنن لە دڵی خۆتاندا پێی بڵێن
من وەک تۆ ڕەزێکم میوەی منیش بۆ گوشیم کۆ دەکەنەوە و مینای شەرابێکی نوێ لە گۆزەی هەمیشەییدا دەمێنێتەوە. زستانانیش کاتێک شەراب لە گۆزە دەکەنە نێو جامەکانتانەوە بهێڵن دڵتان بۆ هەر پێکێک گۆرانی بڵێ لێگەڕێن هەر گۆرانیەکتان یادێک بێ بۆ ڕەزەکانتان بۆ ڕۆژانی پاییز بۆ ڕۆژانی ترێگوشی. کار لەم کاتەدا جوتیارێ گوتی دەربارەی کار بۆمان بدوێ. ئەویش وەڵامی دایەوە ئێوە کار دەکەن تا هاوڕێی زەوی و ڕوحی زەوی بن، چونکە بێکاری واتە نامۆبوون بە وەرزەکان و دواکەوتن لە ڕەوتی ژیان کە شکۆدارانە و سەربەرز با ڕاستەی جاویدانی هەنگاوەنێ. ئەو کاتێک کارەکەن وەک شمشاڵێک وان کە سرتە و چپەی ساتەکان لە دڵی خۆیدا گۆڕێ بە ئاوازێکی دڵڕفێن. کێ لێوە حەز دەکا شمشاڵێکی بێدەنگ بێ کاتێک هەموو خەڵک پێکەوە گۆرانیە چڕن؟ هەمیشە پێیان وتون کار نەفرەت و بەدبەختیە، بەڵام من پێتان ئەڵێم کار دوورترین خەونەکانی زەویتان بۆ دەهێنێتە دی کە لە ساتی لەدایک بوونتانەوە بۆتان دیاری کراوە. بەکارکردنتان خۆشەویستی لەگەڵ ژیاندا دەکەن. خۆشەویستی کردن لەگەڵ ژیاندا لە ڕێگەی کارەوە واتە پەیبردن بە شاراوەترین نهێنی ژیان. بەڵام ئەگەر شکۆی هاتنەبوون بە ئازاری نەفرەت تێگەن کە لەسەر نێو چاوانتان نووسراوە، ئەوە من پێتان ئەڵێم هیچ شتێک جگەل لە عەرەقی نێو چاوان ئەو نووسراوە ناشواتەوە. هەروەکو چۆن پێیان وتون ژیان تاریکە، ئێوەش کە ماندوو دەبن هەر ئەوە دووبارە کەنەوە کە ماندووەکانەیڵێن. منیش پێتان ئەڵێم بەڕاستی ژیان تاریکە مەگەرەوەی کە ئارەزوویەک ڕووناکی بکاتەوە. ئارەزووش هەمیشە کوێرە مەگەرەوەی کە زانستێک ببێتە چاوساغی. زانستیش هەمیشە بێهودەیە مەگەرەوەی کارێک بیهێنێتە بەرهەم. کاریش هەمیشە بەتاڵە مەگەرەوەی خۆشەویستیەک پڕی بکاتەوە. هەر کاتێکیش بە خۆشەویستیەوە کار بکەن خۆتان بە یەکتر و بە خوداوەندیشەوە گرێدەن. بەڵام کارکردن بە خۆشەویستیەوە یانی چی؟ کارکردن بە خۆشەویستیەوە یانی چنینی پارچە قوماشێ کە تان و پۆی تاڵەکانی لە دڵتەوە بۆ دەرەکێشی، هەروەکو بڵێ ئەو پارچەیەت بۆ دڵدارەکەت دەوێ. کارکردن بە خۆشەویستیەوە یانی دروستکردنی خانوێک لە خۆشەویستی، هەروەکو بڵێ خۆشەویستەکەت دێت و لەم خانوە دانیشتەجێ بێ. کارکردن بە خۆشەویستیەوە یانی ناشتنی تۆ بە خۆشەویستیەوە، هەروەکو بڵێ خۆشەویستەکەت دێت و بەری ئەم تۆیە ئەچنێتەوە وەی خوا. کارکردن بە خۆشەویستیەوە یانی پێدانی ڕۆحی خۆت بەو گۆزەی دروستیەکەی، هەروەک بڵێ ڕۆحی پاکی هەموو مردوەکانت لێ کۆبۆتەوە و تەماشا دەکەن. چەند جارێک لە ئێوەم بیستووە هەروەکو بڵێ لە خەودا وڕێنە بکەن، دەڵێن ئەو کەسەی کار لەسەر مەڕمەڕ دەکات و شێوەی ڕۆحی خۆی لێیاندا دەتاشێ خانەدانترە لەو کەسەی کە زەویەکیاڵێ. یان دەڵێن ئەو کەسەی لە ڕەنگی پەلکە زێڕینا وێنەی مرۆڤ لەسەر پارچە قوماشێک دەکێشێ خانەدانترە لەو کەسەی کە پێڵاوەکانمانە دوورێتەوە. بەڵام من لە خەودا نا، بەڵکو لە بێداری نیوەڕۆدا پێتان ئەڵێم دەمەتەقەی با لەگەڵ داربەڕوودا شیرینتر نییە لە دەمەتەقەی با لەگەڵ تاڵێک یادا. مەزنی تەنها موڵکی کەسێکە
گۆرانیەک لە گڤەی با دروست بکە لە سۆزی خۆی شیرینتر بێ. کار وەک خۆشەویستی خۆی نمایشەکە. تۆش ئەگەر ناتوانی بە خۆشەویستیەوە کار بکەی، ئەگەر نەفرەت دەکەیت و پرتەوبۆڵت لێ دێ، وەها باشتر دەست بکێشیتەوە و پشی لە دەرگای پەرستگایەکدا دانیشی و سوال بکەیت و چاوەڕێی دەستێوانە بکەی کە بە خۆشحاڵیەوە کار دەکەن. چونکە ئەگەر بە نابەدڵی نانێک ببرژێنی، ئەی سووتێنی و تاڵیەکەی، وەها کە بخۆرەکەی ناتوانێ هەمووی بخوا و پێی تێر بێ. ئەگەر بەڕقەوە ترێ بگوشی، ڕقت وەک ژەهر دەڕژێتە نێو شەرابەکەوە. ئەگەر وەک فریشتەش گۆرانی بڵێیت و بەڵام بە خۆشەویستیەوە نەیچڕی، ئەوە گوێی خەڵک دەئاخنی بە دەنگی شەو و ڕۆژ. خەم و شادی. لەم کاتەدا ژنێک هاتە گۆوتی دەربارەی خەم و شادی بۆمان بدوێ. ئەویش وەڵامی دایەوە: شادی ئێوە هەمان خەمی بێڕووپۆشی ئێوەیە. ئەو چاڵەی پێکەنینتانی لێوە هەڵدەقڵێ هەمان ئەو چاڵەیە کە بە فرمێسکەکانتان پڕ بووە، بۆ لەمە زیاتر دەتوانێت چیتر بێ. هەرچەندە خەم دەروونتان زیاتر هەڵبقۆڵێ، جێگەی شادی لە بوونتانە زیاترەکە. مەگەر ئەو کاسەی شەرابی ئێوەی لە خۆ گرتووە هەمان ئەو کاسەیە نییە کە لە کوورەی گۆزەکەردا سووتێنراوە. مەگەر ئەو عودەی کە بەدەنگەکەی ئارامی بە ڕوحتانە بەخشێ هەمان ئەو پارچەدارە نییە کە بە چەقۆ ناوەکەیان هەڵکۆڵیوە. هەر کاتێ شاد بوون، بڕوان نەقوڵای دڵتان تا بزانن ئەوەی کە سەرچاوی شادیە هەمانە شتەیە کە سەرچاوی خەمیشە. بە هەمان شێوە کاتێ غەمبار دەبن، بڕوان نەقوڵای ڕوحتان تا بزانن ئەوەی ئێستا بۆ تەمایی گریانی ئێوە ئەو شتەیە کە پێشتر خۆشحاڵی کردوون. هەندێک لە ئێوە دەڵێن شادی مەزنترە لە خەم، هەندێکیشتان دەڵێن نەخێر، خەم مەزنترە لە شادی. من پێتان دەڵێم ئەم دوانە لە یەکجیانین، ئەم دوانە هەمیشە پێکەوەن. هەر کاتێک یەکێکیان لەسەر سفرەکەتان لەگەڵتانە دانیشت، بزانن کە ئەوەکەی تریان لە جێخەوەکەتان دانوستووە. ئێوە وەک تەرازوویەک وان لە نێوان شادی و خەمدا، تەنها و کاتانە خاڵین کە هاوسەنگ دەبن. هەر کاتێ خەزنەدارێک زێڕوزیوەکەتان بۆ کێشێ، ئێوە پێویستان بە لێ دەرهێنان یان زیادکردنی شادی و خەمەکانتانە بێ. ماڵ. لە خەیاڵتاندا کەپرێک لە بیاباندا دروست بکەن، بەر لەوەی خانوویەک لە شاردا دروست بکەن، چونکە کە ئێواران دەگەڕێنەوە ماڵەوە، ئەو تەنیای وێڵیەی لە ناو ئێوەشدایە دەگەڕێتەوە. ماڵی هەر کەسێ هەمان جەستەی خۆیەتی، بەڵام گەورە و فراوانتر. ئەو ماڵەی لە خۆرەتاودا گەشە دەکات و لە ئارامی شەودا دەنوێت و خەوی بێخەوی نییە. ئایا خانووەکانتان خەون نابینن؟ لە خەونەکانیاندا لە شارەوە بۆ ناو باخ و گردەکان ناڕۆن. خۆزگە بمتوانی باە خانووەکانتانم لە نێو دەستمدا کۆبکردایەتەوە و وەکو تۆ و لە دەشت و دارستانەکاندا بمۆشاند بە. خۆزگە لە دەربەندەکاندا، لە کۆڵانە باخە سەوزەکاندا تووشتان ببایە، بە تووشی یەکترەوە و لە ڕزەکانتاندا سڵاوتان لە یەکتر بکردایە و بە بۆنی خاکەوە پێکەوە بگەڕانایەتەوە. بەڵام ئەمە لە ئێستادا ناکرێ. باپیرانتان
لە ترسادا خانوەکانیان لە تەنیژەکەوە دروست دەکرد. ئێوە بەنیازن تاکەی ترستان حەساری ماڵەکانتان لە کێڵگەکان جیا بکاتەوە. ئەی خەڵکی ئۆرۆفالیس، پێم بڵێن ئێوە چیتان لە ماڵەوە هەیە؟ ئەو شتە چییە لە ماڵەکانتاندا شاردوتانەتەوە و دەرگاتان بەسەردا گاڵداوە؟ ئایا لە ئارامیدا دەژین و ئەمەیە کە تواناکانتان ئاشکراکە؟ ئایا یادگاری وەهاتان لە ماڵەکانتاندا هەیە کە وەک پردێکی درەخشان ترۆپکی هۆشتان پێکەوە ببەستێتەوە؟ ئایا جوانێکی وەهاتان هەیە کە دڵی ئێوە لە کەرەستە داروبەردەکانتان بەرە و لووتکەی چیای پیرۆز ببە؟ ئادەی پێم بڵێن ئایا ئەمانەتان لە ماڵەکانتاندا هەیە؟ یان تەنها ئارامیەکی درۆزنتان هەیە کە چێژەکەی یەکجار بە میوانتان دێت و ئیتر هەتایە ناڕوات و لێتان دەبێ بە خاوەن ماڵ؟ بەڵێ ئەو دێوە کە دێت و بە زەوری قامچەکەی دەتانکا بە بووکەڵەی خواستە زۆرەکانی خۆی، ئەگەرچی دەستێکی ئەورشمینی هەیە بەڵام دڵی لە حەسنە. ئێوە دەخاتە خەو و خۆی بەسەر سەرتانەوە دەوەستێ و گاڵتە بەشکۆمەندی جەستەتانەکە، گاڵتە بە هەستەکانتانەکە، بە تەندروستی دەنگتان و وەک قاپێکی شکا و هەڵیەداتە ناو زەبڵ و زارەوە. بەڕاستی چێژی درۆزنانەی ئارامی ماڵەکانتان ڕوحتان دەکوژێ و ئینجا بە بزەیەکی پرسوکایەتیەوە دێت بۆ پرسەکەی. بەڵام ئێوە ئەی مناڵانی ئاسمان، ئەیەوانی ئارامیتان نییە، بەداوەوە نەبن و ڕاو نەکرێن. ماڵەکانی ئێوە نابێت لەنگەری کەشتی بێ، بەڵکو دەبێ ئەو دارە بێ کە چارۆکەی کەشتەکەی پێوە هەڵدەدرێ. ماڵەکانتان نابێ و مەرهەمە بێ کە ڕووپۆشی برینێکدا پۆشێ، بەڵکو دەبێ ئەو پێڵوە بێ کە پارێزگاری لە چاوەکە. با دەرگای ماڵەکانتان هێندە بچووک نەبێ، ناچار بن باڵەکانتانی بۆ بنوشتێننەوە کاتێ لێوەی تێپەڕن. با ساپیتەکانتان هێندە نزم نەبێ، ملتانی بۆ کەشکەن، هەناسەتان ئازاد بێت و نەترسن لەوەی دەرس بخاتە دیوارەکانەوە. ماڵەکانتان شوێنی نیشتەجێبوونی ئێوەن، با وەک گۆڕی مردوو نەبن. خانووەکانتان هەرچەند بەرز و جوان بن، بەڵام نهێنی ئارەزوەکانتان ناشارنەوە، چونکە ئەوە لە بوونی ئێوەدا ناکۆتایە لە کۆشکی ئاسماندایە کە دەواازەکەی تەموژی بەرەبەیان و پەنجەرەکانیشی سروەی بێدەنگی شەون. جلوبەرگ. لەم کاتەدا جۆڵایە گوتی دەربارەی جلوبەرگ بۆمان بدوێ. ئەویش وەڵامی دایەوە وتی پۆشاکەکانتان جوانیەکانتان دەشارێتەوە و ناشیرینیەکانتان دەخاتەڕۆ، سەرڕای ئەوەی لە نێو پۆشاکەکانتاندا بە دوای ئازادیدا ئەگەڕێن، بەڵام تەنها پەیوەند و زنجیری تێدا دۆزنەوە. زیاتر پێستی خۆتان بدەنە بەر تیشکی خۆر و شنەی باو، کەمتر بە پۆشاک دایپۆشن، چونکە هەناسەی ژیان وا لە تیشکی خۆر و دەستی ژیان لە شنەی بادایە. هەندێکتان ئەڵێن ئەم پۆشاکەی لە بەرماندایە بای باکووری چنیوێتی، بەڵام بزانن خەراتەکەی شەرم و تاڵەکانی ئابڕوو بووە. هەرکە بۆی چنیون چوە لە دارستانێکدا تێر پێتان پێکەنیوە. ئاگادار بن با لە بەرامبەر چاوپیسیدا خاکەڕاییتان قەڵغان بێ، کە ناپاکانیش لە گۆڕێنە بن. پۆشاک چییە جگە لە تەوقەی بەڕوحتانەوە؟ ئەویش لە یاد مەکەن کە زەوی چێژ لە پێڕوتەکانی ئێوە وەردەگرێ و
باش پێی خۆشە کاتێکی زیاتر یاری لەگەڵ پرشتاندا بکە. کڕین و فرۆشتن. لەم کاتەدا بازرگانێک گوتی لەبارەی کڕین و فرۆشتنەوە بۆمان بدوێ. ئەویش وەڵامی دایەوە و وتی زەوی میوەکانی خۆی بە ئێوە دەبەخشێ و ئێوەش ئەگەر بزانن چۆن دەستەکانتانی لێپڕ بکەن ئەوە پێویستان بە هیچی دیکە نابێت و هەر لەم ئاڵ و گۆڕی دیاری و نیعمەتەکانی زەویشە کە ئێوە ڕەزامەند و ئاسوودە بن. بەڵام ئەگەرە ماڵ و گۆڕە بە خۆشەویستی و دادوەریەوە نەبێ ئەوە هەندێکتان بەرەو تەماع و چڵێسیە با و هەندێکی ترتان بەرەو نەداری و برسێتی. کاتێکێوە ڕەنجدەرانی دەریا و ڕەز و کێڵگەکان لە بازاردا لەگەڵ گۆزەکەر و جۆڵا و عەتاردا کۆ دەبنەوە ئەو کاتە لە ڕۆحی زەوی بپاڕێنەوە تا بێت و کاڵاکانتان بەدەستەکانی بکێشێت و تەرازوەکانتان یەکسان و بەهاکانتان پیرۆز بکە. مەیەڵن دەست بەتاڵان ئەوانەی لە بەرامبەر کاری ئێوەدا تەنها قسە دەفرۆشن بێنە مامەڵەوە لەگەڵتاندا. بەو جۆرە کەسانە بڵێن لەگەڵمان وەرن بۆ کێڵگەکە یان لەگەڵ برا دەریاوانەکانماندا بڕۆن و تۆڕ هەڵدەنە دەریاوە چونکە زەوی و دەریا لەم کاتەدا لەگەڵ ئێوەدا دەستکراوە دەبێ هەروەک چۆن لەگەڵ ئێمەدا بووە. هەر کاتێکیش گۆرانی بێژ و سەماکاران و شمشاڵژەن هاتن بۆلاتان لە کاڵاکانیان بکڕن چونکە ئەمانیش ئەهلی میوە و نەباتن ئەگەر چی شمەکەکانیان خەونە بەڵام خۆراکە بۆ ڕوحتان. بەر لەوەی بازار بەجێ بهێڵن بڕوانن کە هیچ کەسێک بەدەستی خاڵی ئەوێ بەجێ ناهێڵێ چونکە ڕوحی دڵفراوانی زەوی بە ئارامی لەسەر با نانوێ تا خواستی هەمووتان نەهێنێتە دی. سزا. لەم کاتەدا یەکێک لە دادوەرانی شار هەستایە سەر پێوتی باسی تاوان و سزامان بۆ بکە. ئەویش وەڵامی دایەوە هەر کاتێک ڕوحت لە بادا سەرگەردان بوو ئەو کات بێ پشتیوان و تەنیا ئازار بەخۆت و خەڵکی تری ژەگەیەنی. بۆ هەڵەکانیشتان دەبێ دەرگای چاکەکاران بکتون و چاوەڕێ بن ڕەنگە دەرگاشتان لێ نەکرێتەوە. خوداوەندی تۆ وەک زەریاوایە هەمیشە بە خاوێنی دەمێنێتەوە و تەنیا ڕوح سووکەکان ئەوانەی ڕوحیان بە تاوان بارگاوی نییە بەرز دەکاتەوە. خوداوەندی تۆ وەک خۆروایە نەڕێگەی مشکەزانێ و نەبە دوای کونی مارەوەیە. بەڵام خوداوەندی تۆ لە بوونتانە تەنیا نییە بەشێکی تۆ هێشتا مرۆڤە و بەشێکی شت مرۆڤ نییە. پێکەنی بێشێوەی ئێوە لە خەودا لە نێو تەمدا بە دوای بێداری خۆیدا دەگەڕێ. ئێستاش من لەو مرۆڤە دوێم کە لە تۆدایە چونکە ئەوە نە خوداوەندی تۆ و نە ئەو پەیکەری بێشێوەی ناوتەمە کە سزا و تاوان دەناسێ. زۆر جار گوێم لە ئێوە بووە کاتێ دەربارەی مرۆڤێک قسە دەکەن کە هەڵەی کردووە وەها قسەی لەسەر دەکەن وەگەوەی لە ئێوە نەبێ و لە جیهانێکی ترەوە هاتبێ. بەڵام من پێتان ئەڵێم ئەولیا و پیاو چاکانیشتان ناتوانن لەو پلێ بەرزتر بن کە هەر یەکێک لە ئێوە ئاتوانێ کەوایە تاوان بارانیشتان ناتوانن لەو پلێ نزمتر بن کە ئێوە دەبن. هەروەک چۆن گەڵایەک لە دارێک زەرد نابێ مەگەر هەموو بێدەنگی درەختەکەی لە خۆیدا هەڵگرت بێ ئاوەهاش
کەسێک لە ئێوە ناتوانێ هەڵە بکە مەگەر ئیرادەی شاراوەی هەمووتانی تێدا بێ. ئێوە هەمووتان پێکەوە ڕیستان بەستووە و بەرەو خوداوەندی خۆتان هەنگاوەنێن. هەم ڕێگا ئێوەیە و هەم ڕێبواریش خۆتانن. ئەو کاتەی لەو ڕێگەیەدا یەکێک لە ئێوە ساتما کاوەکەوێ ئاگاداریەکە بۆ کەسی دواخۆی تا نەکەوێ. بەڵێ ئاگاداریەکی شەسەبارەت بەو کەسانەی لە پێش ئێوەوە ڕۆیشتون ئەگەر چی تێپەڕیون و بە خێرایی ڕێگەکەیان بڕیوە بەڵام نەیانتوانیوە بەردی سەر ئەم ڕێیە لا ببەن. شتێک دەڵێم ڕەنگە لەبەر دڵتان گران بێ، بزانن کوژرا و لە کوشتندا بێتاوان و دزی لێکرا و لە دزیدا بێکەم و کوڕی نییە. هەروەک چۆن چاکەکاران لە خراپە و پیاو چاکانیش لە گوناه بێبەرینی. بەڵێ زۆرێک لە ستەمکاران ستەمیان بینیوە و زۆرێک لە مەحکومان باری تاوانی بێتاوانیان لە ئەستۆگرتووە. ئێوە چۆن ئەتوانن داد و بێدادی و چاکە و خراپە لێکجا بکەنەوە لە کاتێکدا ئەمانە لە کەناری یەکتریدا لە ژێر خۆرەتاودا ڕاوەستاون وەک تاڵی ڕەش و سپی لە یەکتریەوە ئاڵاون. هەر کاتێکیش تاڵی ڕەش بپچڕێ جۆڵای ئەو پارچەیە تەماشای تەواوی پارچەکەکا و لە هەمان کاتیشدا ئامێری چنینەکە پشتگوێ ناخە. هەر کاتێک یەکێک لە ئێوە هاوسەرە خیانەتکارەکەی خۆی ڕابکێشێتە دادگا دەبێت لە دادوەریکردندا دڵی هاوسەرەکەشی بخاتە تای تەرازووی دادوەریەوە ئەنجا بڕیار بدا. ئەو کەسەش کە دەیەوێ خیانەتکار شەلاقەکاری بکە دەبێت لە پێشدا نیگایەک لە دەرونی خیانەت لێکراو بکە تا بزانێ خیانەت لێکرا و دەستی هەیە لەوەی خیانەتی لێکراوە. هەر کاتێکیش یەکێک لە ئێوە دەیەوێت بە ناوی دادوەریەوە تەور لە درەختی خراپە بدا ئاگادار بێ پێش وەشاندنی تەماشای ڕیشەکانی درەختەکە بکە تا بزانێ کە ڕێگی چاکە و خراپە زڕ و بەردار لە نێو دڵی خامۆشی زەویدا لە یەکتری هەڵاون. ئێوەش ئەی دادوەرانی ئەم شارە کە دەتانەوێ دادوەری بکەن حکمی ئێوە چییە دەربارەی ئەو کەسەی کە جەستەی پاکە و ڕۆحی دزە؟ حکمی ئێوە چییە دەربارەی بکوژێک کە پێشتر ڕۆحی خۆی بەدەستی ئەوانی تر کوژراوە؟ چ حکمێک بەسەر کەسێکی فێڵباز و ستەمکار تادەی کە پێشتر ستەمی لێکراوە و فریو دراوە؟ بە شێوەیەک سزای تاوانبارێکە دەی کە پەشیمانیەکەی لە تاوانەکەی گەورەترە؟ مەگەر پەشیمانی هەمانە و سزایە نییە کە یاسا دەیەوێ بیسەپێنێ بەسەر تاوانباردا؟ ئەی کاری ئێوە جێبەجێکردنی ئەم یاسایە نییە؟ سەرڕای ئەمانەش هێشتایەوە ناتوانن پەشیمانی لە دڵی بێتاواندا بڕوێنن و لە دڵی تاوانباردا هەڵی بکەنن. ئەو لە ناکاو و تاریکە شەودا لە دەرگاکانەدا تا خەڵکی بێدار بکاتەوە و لەودا خۆیان ببینن. ئێستایەوە چۆن ئەتوانن دادوەری بکەن مەگەر ئەوەی کە لە ڕووناکی تەواودا هەموو کردەوەکانیتان بینی بێ؟ ئەو جازانن مرۆڤ جەستەیەکی ڕاوەستاوە لە تاریکی و لێڵی بەیان و ڕاکشاوە لە زەردە و تاریکی ئێواراندا. ئەوەش بزانن بەرزترین بەردی دیواری پەرزگا لە نزمترین بەردی بناغەی بەهادارتر نییە. یاسا لەم کاتەدا پارێزەرێک گوتی مامۆستا لەبارەی یاساوە چیەڵی؟ ئەویش وەڵامی دایەوە ئێوە بەدانانی یاسا دڵخۆشن بەڵام بەشکاندنی یاسا پتر دڵخۆشن، هەروەک ئەو مناڵەی لە کەناری دەریاکاندا بە خۆشەویستیەوە کۆشکێک لە لەم دروست دەکەن دوایی بە پێکەنینەوە دەیڕوخێنن. بەڵام کاتێک ئێوە کۆشکی لمین دروست دەکەن
دەریا لەمی زیاتر دەهێنێتە کەنارەکانەوە کاتێکی ژێڕوخێنن دەریا لەگەڵتان پێکەنێ بەڕاستی دەریا لەگەڵ بێتاواناندا پێکەنێ بەڵام چی بەو کەسانە ئاڵێی کە نەژیانیان دەریایە و نەیاسای مرۆڤەکان وەک کۆشکی لبین دەبینن کەسانێک کە ژیان بۆ ئەوان وەک بەردێک وایە و یاساش وەک بەرتاشێک دەبینن و هاوشێوەی ژیانی خۆیان دایەتاشن ئێوە چی ئەڵێن سەبارەت بە گۆجێک کەڕقی لە سەماکردنە بێتەوە سەبارەت بەو گایەی نیرەی ملی خۆی خۆش دەبێ و ئاسکی ئازادی دارستان بە وێڵ و سەر لێ شێواو داهانێ سەبارەت بەو مارە پیرەی کە ناتوانێت کاش بخات و مارەکانی تر بە ڕوت و بێشەر مەزانێ سەبارەت بەو کەسانەی پێش هەموو کەسێک خۆیانەکەن بە ئاهەنگەکاندا و لەوێ تێر و پڕدەخۆن و کاژڕۆن دەڵێن هەموو ئاهەنگێک پێشێلکاریە و هەموو ئاهەنگێڕێکیش یاساشکێنە چی دەڵێن سەبارەت بەو کەسانەی پشت بە خۆرەتاو وەستاون ئەو کەسانەی تەنیا سێڤەری خۆیانە بین و سێڤەرەکانیشیان یاساکانیانن چی بەمە دەڵێن کە خۆر بۆیان یەکمانە هەیە ئەویش تەنها سێڤەر دروستکردنە جێبەجێکردنی یاساش بۆیان مانای هیچ ناگەیەنێ جگە لە دانەوینەوە و شوێن پێهەڵگرتنی سێڤەرەکانی خۆیان لەسەر زەوی بەڵام کە تۆ بەرەو خۆر بڕۆیی چ سێڤەرێک دەتوانێ بە دیار خۆیەوە ڕاتگرێ کە تۆ لەگەڵ با بڕۆیت چ شارۆکەیەک دەتوانێ ڕێی تۆ ئاڕاستە بکە ئەگەر خۆتان نیرەی ملی خۆتان بشکێنن چی یاسایەکی مرۆڤ دەتوانێت کۆتتان بکە لە چی یاسایەکە ترسن ئەگەر لە سەماکردندا پێ بە زنجیری تەوقی کەسی تردانەنێن کێ توانێەوە ڕاپێچی دادگا بکە لەسەرەوەی جلی بەرتاندا دەدڕن بەمەرجێ فڕێ نەدەنە سەرڕێگەی خەڵکی تر ئەی خەڵکی ئۆروفالیس ئێوە توانن تەپڵەکان بێدەم بکەن و ژەی تارەکانی شل بکەنەوە بەڵام کێ لێەوە هاتوانێ بە بولبولێک بڵێ مەخوێن ئازادی لەم کاتەدا پیاوێکی وتاربێژوتی دەربارەی ئازادی قسەمان بۆ بکە ئەویش وەڵامی دایەوە لە دەروازەی شار و لە کەناری ئاگدانەکانتاندا بینی و من خۆتان بە زەویدا داوە و ئازادی خۆتان پەرستووە هەروەک چۆن کۆیلە لە بەردەم سەردارەکەیدا سەرنەوی دەکا و لە کاتێکدا دەزانێ کوشتەی دەستی ئەوە بەڵێ لە ناوباخی پەرزگا و لە ژێر سێبەری قەڵادا ئازادترین کەسی ئێوەم لە بەرگی ئازادی دادیوە کە ئازادی خۆی وەک تەوقێک لە مل و کەلەپچەیەک لە دەست و پەیوەندێک لە پێ کردووە بەڕاستی دڵم خوێنی لێتکێ کابینم ئێوە کاتێک ئازادن کارەزووی ئازادی بۆتان دەبێتە تەوق و پەیوەندێک و ئیدی وەک ئامانج و خەونێک لەبارەی ئازادیەوە قسە ناکەن ئێوە و کاتانە ئازاد نین کە ڕۆژگارتان بێت چاودێری و شەوانتان بێنی گەرانی بێ بەڵکو و کاتانە ئازادن کە ئەم شتانە تەنگتان پێ هەڵنەچنێ و هێشتا ئێوە ڕوت و ئازاد بتوانن بەسەریدا سەرکەون و تێیپەڕێنن بەڵام چۆن دەتوانن لە شەو و ڕۆژی خۆتان زیاتر بڕۆن ئەگەر ئەو زنجیرە نەفسێنن کە خۆری بەرەبەیانی هۆشیاری خۆتان پێکۆت کردووە لە ڕاستیدا ئەو شتانەی ناوتان لێناوە ئازادی خۆی بەهێزترین زنجیرە ئەگەر چێڵقەکانی لە ژێر خۆردا بدرەوشێتەوە و سەرنجتان ڕۆ خۆی کەمەندکێش بکە مەگەر ئەو شتانی کە دەتانەوێ لە خۆتانی دوور بخەنەوە بۆ ئەوەی ئازاد بن بەشێک نین لە خۆتان ئەگەر ئەمە یاسایەکی نادادوەرانەیە بەڵام ئەو خۆتان
بەدەستی خۆتان لەسەر نێوچاوانتان نووسیوتانە. ئێوە ناتوان نەما نە بە سووتاندنی کتێبی یاساکان و نە بە شۆردنەوەی تەوێڵی دادوەرەکان بسەڕنەوە، تەنانەت ئەگەر هەموو ئاوی دەریاشی بۆ بهێنن. ئەگەرەتانەوێت تەختی حکمی ستەمکارێک بڕوخێنن، دەبێ یەکەم جار ئەو تەختە بڕوخێنن کە لە دەروونتاندا بۆتان دروست کردووە. ئەگینا چۆن ستەمکارێک دەتوانێ فەرمانڕەوایی کەسانی ئازاد و سەربەرز بکە ئەگەر ئەو خەڵکە خۆیان ژێر دەستە یەک لە ئازادیەکەیان و ملشۆڕیەک لەسەر بەرزیەکەیاندا نەبێ. ئەگەر نیگەرانی لێی ئەوە خۆتان هەڵتان بژاردووە و ئەو خۆی نەسەپاندووە. ئەگەر ترسێکتان هەیە و دەتانەوێت لە دڵتاندا تێیپەڕێنن، ئەو ترسا لە دڵی ئێوەدایە، نەک لە دەستی ئەو کەسەدا کە لێیە ترسن. لە ڕاستیدا هەموو شتەکان لە دەروونتاندا دەستیان نەملیەک کردووە. ئەوەی دەتانەوێ و ئەوەی لێی دەترسن، ئەوەی لەگەڵی کۆک و ئەوەی لەگەڵی ناکۆکن، ئەوەی بەدوایدا دەگەڕێن و ئەوەی لێی هەڵدێن. ئەو شتانە لە دەروونتاندا دەجوڵێن وەک ڕووناکی و سێبەر پێکەوەن. کاتێک سێبەر نامێنێ ڕووناکی جێما و دەبێ بە سێبەر بۆ ڕووناکێکی تر. بەم شێوەیە کاتێک ئازادی ئێوە زنجیری خۆی دەبسێنێ، ئەڵخەکانی دەبێ بە ئازادیەکی گەورەتر لە زنجیر و پەیوەندتان دەکات. عەقڵ و سۆز. لەم کاتەدا ژنە قەشەیەک جارێکی تر هاتە گۆوتی دەربارەی عەقڵ و سۆز بۆمان بدوێ. ئەویش لە وەڵامدا وتی: زۆر جار ڕوحی ئێوە دەبێتە گۆڕەپانی جەنگێ، تیایدا عەقڵ و دادوەریتان لەگەڵ هەست و ئارەزووتان ڕوبەڕوو یەک دەبنەوە. خۆزگە توانی بام ئاشتی بەخشی ڕۆحتان بم و ئەو سەنگەر لە یەکگرتنەی بەشەکانی ڕۆحتان بگۆڕم بە یەک ڕیزی و هاو ئاهەنگی. بەڵام چۆن نتوانمەوە بکەم مەگەر ئەوەی خۆشتان ئاشتی خواز بن و هەموو پێکاتەکانی ڕۆحی خۆتان خۆش بوێ. عەقڵ و سۆزی ئێوە چارۆکە و سوکانی کەشتی ڕۆحی ئێوەیە. هەر کاتێکیش ئەم کەشتیە چارۆکەکەی دڕا یان سوکانەکەی شکا، ئێوە لێرە و لەوێ سەرگەردان دەبن یان لە ناوەڕاستی دەریادا گیر دەخۆن. چونکە ئەگەر بەتەنیا عەقڵ فەرمانڕەوایەتیتان بکە دەبێتە ڕێگر و سنوودارتانەکە. ئەگەر بەتەنیا سۆزیش فەرمانڕەوایەتیتان بکە ئەوە دەبێتە ئاگرێک کە خۆشی دەسووتێنێ. کەواتە لە ڕۆحتان بگەڕێن با تیایدا عەقڵ بە بەرزاییەکانی سۆزدا هەڵزنێ و بۆی بێتە سترانبێژ. هەروەها لێگەڕێن سۆزتان عەقڵتان ئاڕاستە بکە. بەم شێوەیە سۆزتان لە مردنی خۆیدا دەژێتەوە، وەک چۆن قەقنەز لە خۆڵەمێشی خۆیدا دروست دەبێتەوە. من دەمەوێ وەک دوو میوانی خۆشەویستی ماڵەکانتان لەگەڵ عەقڵ و سۆزتاندا ڕەفتار بکەن. بێگومان دەبێ هەردوو میوانەکە بە یەک ئەندازە ڕێزیان لێ بگیرێ، چونکە هەر کەسێ گرنگی زیاتر بدا بە یەکێکیان ئەوە خۆشەویستی هەردووکیان لەدەست دەدا. کاتێک لە نێو ئەم تەپۆلکانەدا لە ژێر سێبەری فێنکی چنارێکدا دانیشن و لە بێدەنگی کێڵگە و مێرگە دوورەکاندا مەز دەبن، ئەو کاتە بهێڵن دڵتان بە بێدەنگی بڵێ خوداوەند لە عەقڵدا پشووەدا. کاتێکی شتۆفان ئەڵەکا و ڕەشەبای بەهێز دەرەختی دارستانەکان ڕاوەشێنێ و هەورە گرمە و بروسکە شکۆی ئاسمان ڕاگەێنێ، ئەو کاتە لە دڵی خۆتاندا بەترسەوە بڵێن خوداوەند لە سۆزدا ئەجمێ. لەبەرەوەی ئێوە شەناسەیەکن لە گەردوون و گەڵایەکن لە دارستانی خوداوەند دەبێ لە عەقڵدا پشوو بدەن و لە سۆزدا بجمێن. ئازار. لەم کاتەدا ژنێک کەسایە سەر پێ وتی دەربارەی ئازار بۆمان بدوێ. ئەویش
وەڵامی دایەوە وتی: ئازارەکانتان شکاندنی توێکڵێکە کە تێگەیشتنتانی لەخۆ گرتووە، هەروەک چۆن دەبێت توێکڵی میوەکان شەق ببە تا ناوکەکەی خۆر ببینێ، ئێوەش ئاوها دەبێ ئاشنای ئازار بن. ئەگەر ئێوەش بتوانن دڵتان بەسەر سامی پەرجووەکانی ژیانی ڕۆژانەتان ڕابهێنن، ئەوە ئازارەکانتان کەمتر لە خۆشیەکانتان سەرتان دەسوڕمێنێ و ئیدی وەرزەکانی دڵی خۆتان قبوڵ دەکرد، هەروەک چۆن تێپەڕینی وەرزەکانتان بەسەر کێڵگەکانتاندا قبوڵ کردووە. ئەو کاتە ئیدی بە ئارامی دەڕوان نزستان گەلی خەمەکانتان، چونکە زۆر لە ئازارەکانتان ئێوە خۆتان هەڵتان بژاردووە. ئازار ئەو دەرمانە تاڵەیە کە پزیشکی دەروونتان برینەکانتانی پێساڕێژەکە، کەواتە متمانە بەو پزیشکە بکەن و دەرمانەکانی بە ئارامی و دان بە خۆداگرتنەوە بنۆشن، چونکە دەستی ئەو ئەگەرچی ڕق و سەنگینە، بەڵام لەلایەن دەستی میهرەبانی غەیبەوە ڕێنماییەکرێ. ئەو جامەی کە دەتانداتێ ئەگەرچی لێوەکانتان داغ دەکا، بەڵام لە گڵک دروست کراوە گۆزەکەرەکەی بە فرمێسکی پیرۆزی خۆی قوڕەکەی شێناوە. خۆناسی. لەم کاتەدا پیاوێک گوتی دەربارەی خۆناسین بۆمان بدوێ. ئەویش وەڵامی دایەوە وتی: دڵەکانتان لە بێدەنگیدا نهێنی شەو ڕۆژ تێدەگا، بەڵام گوێکانتان تینووی بیستنی دەنگی دڵتانن. ئێوە لە وشەکانەوە تواننەوە بزانن کە لە ئەندێشەدایە، دەتوانن بەسەری پەنجەکانتان دەست لە جەستەی ڕووتی خەونەکانتان بدەن. چی لەوە باشترە کاتوانن وا بکەن؟ پێویستەکانی شاراوەی ڕوحتان هەڵقوڵێ و ڕووە و دەریا هاژە بکە، ئەو کاتە گەنجینەی قوڵی بێسنووری ڕوحی خۆتان بە چاوە بینن. بەڵام بۆ کێشانەی گەوهرە نەناسراوەکانی ئەم گەنجینەیە تەرازوو دروست مەکەن، قوڵایی دانایی خۆتان بە پەت و گوریز مەپێون، چونکە خود دەریایەکی بێکۆتا و بێبنا کە ناپێورێ. مەڵێن ڕاستیمان دۆزیەوە، بەڵکو بڵێن ڕاستیەکمان دۆزیەوە. مەڵێن ڕێڕەوی ڕوحمان دۆزیوەتەوە، بەڵکو بڵێن ڕوحمان بینی بە ڕێڕەوی مندا ڕۆیشت، چونکە ڕوح بە هەموو ڕێڕەوەکاندا ئەڕوا. ڕوح نە لەسەر هێڵێک ڕێیەکا و نەوەک قامیش بەستونیە ڕوێ. ڕوح وەک گوڵی شلێری ئاوی دەپشکێ کە پەڕی بێشوماری لە هەژمار نایە. فێرکردن. لەم کاتەدا مامۆسایەک گوتی دەربارەی فێرکردن بۆمان بدوێ. ئەویش لە وەڵامدا وتی: کەس ناتوانێت هیچ شتێکتان بۆ ئاشکرا بکە مەگەرەوەی کە لە بەرەبەیانی زانینی خۆتاندا نیوە خەوتوو بێ. مامۆستایەک کە لە ژێر سێبەری پەرزگادا و بەنێو خوێنکارەکانیدا هەنگاوەنێ، جگە لە بیر و باوەڕ و خۆشەویستیەکەی هیچ زانستێک باوان نابەخشێ. ئەگەر مامۆستاکەتان بەڕاستی زانابێ، میوانداریتان ناکا بۆ خانەی حیکمەتی خۆی، بەڵکو ڕێنماییتانەکە ڕۆماڵی هۆشی خۆتان. ڕەنگە ئەستێرە ناسێک بتوانێ لەبارەی تێگەیشتنی خۆی بۆ ئاسمان قسەتان بۆ بکە، بەڵام ناتوانێ تێگەیشتنی خۆیتان بداتێ. ڕەنگە مۆسیقاکارێک بتوانێت لەسەر هەموو ڕیتمانی کە لە گەردووندا هەیە مۆسیقاتان بۆ بژەنێ، بەڵام نەدەتوانێت گوێیەکانی خۆتان بداتێ و نەدەنگێک کە زەیاڵە دەکا. ڕەنگە و کەسەی کە سەرۆکاری لەگەڵ ماتماتیکدا هەیە بتوانێت لەبارەی جیهانی کێش و ئەندازەوە بۆتان بدوێ، بەڵام ناتوانێت بۆ ئەو دەربارەتان بەرێ، چونکە هیچ کەس ناتوانێت پەڕووباڵی خەونی خۆی بە کەسێکی تر ببەخشێ. تەنانەت هەر یەک لە ئێوە بەرامبەر زانستی خوداوەند
تەنیا باڵن و پێویستیشە یەک بە یەکتان لە تێگەیشتنی خواوەند و درکی زەویدا تەنیا بن. دۆستایەتی لەم کاتەدا گەنجێک گوتی دەربارەی هاوڕێیەتی بۆمان بدوێ. ئەویش لە وەڵام داوتی هاوڕێکەت وەڵامی خواستەکانی تۆیە، کێڵگەیەکە کە بە خۆشەویستیەوە تۆی تێدا دەچێنیت و بە سوپاسەوە بەرهەمەکەی دەچنیتەوە. ئەو سفرە و خوانەیە کە بە برسێتی هانای بۆ بیت و ئارامی تیا دۆزیتەوە. کاتێک هاوڕێکانتان لەبارەی ئەندێشەی خۆیانەوە قسەتان بۆکەن، لە بەڵێ و نەخێری ناختان مەترسن و بیڵێن. کاتێکیش بێدەنگ دەبێ دڵتان گوێبیستی دڵێتی، چونکە لە دۆستایەتیدا هەموو خواست و ئەندێشەکان بە بێدەنگی لەدایک دەبن. کاتێک هاوڕێکەت بەجێت دەهێڵێ دڵگران مەبە، چونکە ئەو شتەی تۆ لە ئەودا لە هەر شتێکی تر خۆشترت دەوێ زۆر جار لە بێئەویدا ڕوونتر دەیبینی، هەروەک چۆن شاخەکان لە دوورەوە جوانتر دەبینن. ئاگادار بن لە دۆستایەتیدا هیچ مەبەستێکتان نەبێ جگە لە قوڵکردنەوەی ڕۆحی هاوڕێیەتی، چونکە ئەو خۆشەویستیەی هەڵوەدای پێی پێبردن بە ڕازەکانی خۆی نەبێ خۆشەویستی نییە و تەنها تۆڕێکە کە فڕێدرێ و شتۆچکەی بێفەڕ دەکرێ. باشترینی خۆتان بە هاوڕێکانتان ببەخشن و ئەگەر داکشانەکانتانە بینێ با هەڵکشانەکانیشتان ببینێ. ئەوە چه هاوڕێیەتیەکە کە بۆ کات کوشتن بێ. لەگەڵ هاوڕێکانتاندا بە دوای کاتدا بگەڕێن تا تیایدا بژین، چونکە هاوڕێکانتان خواستەکانتان پڕ دەکەن، نەک بەتاڵیان بکەنەوە. لە شیرینی هاوڕێیەتیدا پێ بکەن و چێژ بەش بکەن، چونکە لە شەونمی شتگە لە وردەکان کازیوەی دڵ دەبوژێتەوە.